ناو شەقامی هەڵەبجەوە دەنگ و ناڕەزایەتی خەڵکی هەڵەبجە بگەێنین بەڕاستی ناکرێت یعنی خۆسەپێنی کۆمەڵی کەس یعنی هەتا ڕۆژگارێک بووە ئەم شارە کیمیاباران کراوە بەڵام ئێستا بە گەڵابە بە دەرمانی بەسەرچوو و لە کاتێکیشە ئێستا ئەمانەیانوێ عەسابە ئاسا وەکو حکومەتی ڕژێمی بەعز ئەلیە کیمیاییەکان دووبارە بوونەتەوانێ ئەیانەوێت بە زۆرە ملێ خەڵک بکتن لە کاتێکا تۆ کارمەندەکانی خۆت متمانەیان لەدەستداوە کارمەندەکانی تەندروستی متمانەیان بە کەرتەکەت نەماوە چۆن ئامادە بێ خەڵک بێت خۆی بکوتێ بەڕاستی بڕیاری موچە بڕیارێکە لە ژێر دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستان و وەزیری داراییە ناکرێ بەڕێوبەرێکی گشتی بەم جۆرە مامەڵە لەگەڵ خەڵک و کارمەندانی تەندروستی و شارێکا بکات بێوێ وەکو کەسێک لە ژێرەوانێ بڕیارەکان بەرز بکاتەوە بۆ سەرۆکایەتیەکان بەڕاستی ئەمە ئیهانەکردنە بە سەرۆکی حکومەت بە جێگرەکەی بە پەرلەمانی کوردستان بە وەزیری دارایی دەبێت تاک بە تاکی خەڵکی ئەم شارە بێتە مەیدانەوانێ چیتر ڕێگەنێن هیچ کەسێ مافەکانیان بخوات و هیچ کەسێ سوکاتی بە خەڵکی ئەم شارە بکە بە پێی یاسایی هیچ یاسایی نییە ئەمڕۆ هەروەکو بە دوواداچوونیش کراوە لەلایەن لیژنەی تەندروستی پەرلەمانی کوردستانەوە ئەمە کارێکی بە تەواوەتی نایاساییە وە کۆمەڵێک کەسێ وەکو لاعیبی احتیاط لە کاتێکە کە ئاخاکانیان لیانە قەومیە دێنەوە بۆ دیفاعکردن لە ئاخاکانیان بەڕاستی ئەمە قابلی قبول نییە.